لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئێمە تەنها تیۆری ناڵینەوە، ئێمە ئامادە دەکەین بۆ سەرکەوتنی جیهانی ڕاستەقینە. بۆ یەکەم جار لە سەرئاستی کوردستان و عێراق وەک خوێندکارێکی پەرستاری تۆ نەک تەنها پرۆگرامێکی گشتگیری 4 ساڵە تەواو دەکەیت، بەڵکو ڕاهێنانی تایبەتمەند بۆ ئۆسکی وەردەگریت. ئۆسکی هەڵسەنگاندنێکی نێودەوڵەتیە کە شێوازێکە تیایدا خوێندکار فێر دەکرێت و ڕادەهێنرێت لەو کارامەییە پزیشکیانەی پێویستێتی لە ڕێگەی زنجیرەیەک شێوازی جۆراوجۆری کردداری وەک تۆماری کەسێتی نەخۆش، هەڵسەنگاندن و پشکنینی جەستەیی، پشکنینی تاقیگەیی و پلاندانان بۆ چارەسەرکردن. ئەم هەڵسەنگاندنە کە لە ئاستی نێودەوڵەتیدا دانپێدانراوە لێهاتووی و متمانەت پێدەبەخشێت بۆ ئەوەی لە بواری چاودێری تەندروستیدا سەرکەوتوو بیت. خولەکە شانبەشانی وانەکانی 4 ساڵی خوێندنی پەرستاری کە لەلایەن کەسانی پیشەیی بە ئەزموون و پسپۆڕانی کلینیکی کە پێشەنگن لە بوارەکەدا دەوترێتەوە. ئەم خولە دڵنیایی دەدات لەوەی کە ئامادەکاری تەواوت هەیە بۆ دەرچوون لە تاقیکردنەوەی ئۆسکی کە کلیلی پێشخستنی پیشەکەت و دەسەبەرکردنی دەرفەتەکانە چ لە ناوخۆ و چ لە دەرەوە. بەڕاهێنانە گشتگیرەکانمان تۆ پێشەنگی کێبڕکێ دەبیت لە بازاڕی کاردا دوای تەواوکردنی خوێندن. بە فێربوونی ئەم پرۆگرامە چەندین دەرگا بۆ خوێندگار دەگرێتەوە کە ئەویش درێژەدان بە خوێندنی باڵای ماستەر و دکتۆرا لە بواری پەرستاریدا و دەستخستنی کار لە دوای تەواوکردنی زانکۆ لە دەرەوەی وڵات کە خۆشبەختانە زانکۆ تەواوی تێچووی خوێندنی پرۆگرامی ئۆسکی لە ئەستۆ دەگرێت. ئەمڕۆ خۆت ئامادە بکە، سبەی سەرکەوتوو بە زانکۆی گەشەپێدانی مرۆیی ڕێڕەوی ئێوە بێت بۆ دەرفەتی بوون بە پەرستاری جیهانی. لەگەڵمان بن بۆ بنیادنانی داهاتووتان لە بواری پەرستاری بە متمانەوە.